دامەزراوەی vim کەمپەینی ژیانمان ڕاگەیاندووە کە کەمپەینێکە بۆ باسکردنە لە ژیانی ئەو ژنانەی بە بیانی و شەرەف کوژراون یاخود توندوی ژیان بەرامبەر کراوە. کەمپەینەکە لە چوار چالاکیا خۆی بینێتەوە. یەکەمیان پێشانگایەکمان هەیە بە باسکردنی چیرۆکی ئەو ژنانێک کە هەم کوژراون و هەم توندوی ژیان بەرامبەر کراوە. لێرە بە شێوازێکی جیاواز بە شێوازێکی هونەری چیرۆکایان باسەکەین. دواتر دۆکیومنتەرێکمان هەیە کە لەلایەن vim میدیاویش بەشێکە لە vim فاوندیشن کاری پرۆدەکشنی بۆ کراوە. ئەم دۆکیومنتارێ باس لە چارەنووسی مەیتی ئەو ژنانە ئەکات کە ئەکوژرێن و خێزانەکان ناچن بەلایەنە وازیان لێ هێناون. حکوومەت هەڵەسێ بە ناشتنی مەیتەکان و بەرپرساتی ئەم کاراگەت ئەستۆی خۆی و دواتر پانێڵێکمان هەیە کە بە بەشداریکردن لە کەسانی پەیوەندیدار گفتوگۆ لەسەر ئەم بابەتە ئەکرێت چارەسەرەکان چین کێشەکان چین بۆ تا ئێستا لە پەرلەمان بۆنمە بۆ تا ئێستا لە حکوومەت لە ڕێکخراوەکان کارێکی جدی نەکراوە شتێکی وان نەکراوە کە ئەم تاوانە بەرەو نەمان بڕوات. پاشان کەمپەینی سەوزکردنی گۆڕستانی بێناوەکانمان هەیە لە شاری سلێمانی. ئێمە یەکەم کەس نین کە چیرۆکی ئەو کەسانە ئەگەڕینەوە تو ژیان بەرامبەر خۆت کوژراون. مەویستمانە بە شێوازێکی جیاواز بگەڕینەوە لە ڕێگەی پەیکەرێکەوە کە ئەم کەسە ئەم ژنە بۆتە قوربانی ژیانی لێ سەندراوەتەوە. ئێستا ئەم پەیکەرە لە باتی ئەو قسە ئەکات. ئێمە بڵێ فکرەکە ئەوەیە کە بە هێدفۆنێک ئەم سەوتێک ڕێکۆرد کراوە کە چیرۆکەکە ڕاستیە. ئەمانە هەموو چیرۆکی ڕاستین کە لێدەندراون لە چەند ساڵی ڕابردووە لە کوردستان ڕوویانداوە. ئەم کەسە لێرە خۆی بێت قسە ئەکات ڕۆحەکەیەتی کە قسە ئەکات باس چیرۆکی خۆی ئەکات باسێک کات کە چۆن ئەم کەسە ژیانی لێ سەندراوەتەوە چۆن مافی خوراوە بۆی ئەو کەسە گوێی لێ ئەگرێت لێی تێبگات و بزانێت کە ئەمە ڕاستی کوردستانە لە ئێستایە کە ئەم تاوانە تێ ئەنجامەدرێت. هەروەها لەلایەنی خراپیشی ئەم بابەتانە ڕۆڵێکی گەورەی هەبووە. ڕاگەیاندن ئەتوانێتەوە لە خەڵکی بکات کە بترسن لەوەی کە ئەگەر هاتوو مافی ئافرەتێک بخورێت ئەوە چاپەنووسیان ئەکاتێکەوە و هەروەها بە پێچوانەشەوە کاتێک کە لە نیوەی کەیسەکەدا دەستبەرداری ئەو کەیسە ئەبێ دەستبەرداری ئەو دۆسیەی کە ئەو ژنە چۆن چۆنی کوژراوە و پیشانی نایە کە تاوانبارەکان چۆن دەستگیر کراون و دەرەنجاریان چیان لەسەر هاتووە ئەم ژاندەرێکی تر ئەبێ بۆی کە ترس کەم بێتەوە لە چای پیاواندا. ئێمە لێرە بەبەستمان ئەوە نییە کە پیاوان کەم بکەینەوە چونکە پیاوانیش بەشێکن لە قوربانی دەستی کۆمەڵگا کلتور دینیش.